لە کاتێکدا عێراق لەژێر گوشارێکی توندی ئابووریدایە. بەرەبەیانی ڕۆژی دووشەممە عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق بە سەرۆکایەتی شاندێکی باڵا بەرەو واشنتۆن بەڕێکەوت. خەڵکی خوازیاری ئەوەیە ئەم سەردانە دەرگایەک بەڕووی عێراقدا بکاتەوە و هەنگاوێک بێت بۆ سەروەری لە بڕیارە سیاسی و ئابووریەکانیدا. نطلب منا أن يكون العراق مستقل. داوایان لێ دەکەین کە عێراق سەر بە هیچ لایەنێک نەبێت، وڵاتانی دراوسێ و ئەملاو ئەولامان دەستێوەردان نەکەن. ئێمە لە ساڵی 2003 و 2004ەوە تا ئێستاکە دواکەوتووی وڵاتان بووین. نابێ برا، ئێمە بەدەست خۆمان بەرگری لە خۆمان دەکەین. ندافع على روحنا بدينا. بەشێک لە چاودێرانیش پێیان وایە هەموو سەرۆکوەزیرانەکانی پێشوو سەردانی ئەمریکایان کردووە، بەڵام ئەنجامەکەی پێچەوانەی چاوەڕوانیەکان دەرچووە. لە وەڵامدا بەرپرسانی حکوومەتەکەی زەیدی جیاوازی ئەم سەردانە لەگەڵ سەردانەکانی ڕابردوو دەخەنە ڕوو. ما يؤشر على هذه الزيارة بأنها تختلف. ئەوەی ئەم سەردانە لە سەردانی حکوومەتەکانی پێشووی عێراق جیا دەکاتەوە ئەوەیە کە ئەجێندا سەرەکیەکەی ئەجێندایەکی ئابووریە. پشت بەخوا ئەوە دەبێتە بنەما بۆ واژۆی ڕێککەوتنی استراتیژی هاوبەش لە گەشەپێدان و وەبەرهێنان لە بواری وزە. التنمية والاستثمار والطاقة. سەردانەکە 6 ڕۆژ دەخایەنێ. بڕیارە چەندین ڕێککەوتن و لێکتێگەیشتن لە نێوان ئەمریکا و عێراق و واژۆ بکرێت. ئەو مەلەفانەی زەیدی لەگەڵ خۆیدا بەرەو ئەمریکا دەیبات قورسترین ئەو مەلەفانن کە لە ماوەی 23 ساڵی ڕابردوودا سەرۆک وەزیرە یەک لە دوایەکانی عێراق پێیان چارەسەر نەکراوە. هەر بۆیە دوێنێ لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆبوویەوە و ئەجێندای سەردانەکەی خستنە پێش و داوای پاڵپشتی لە هەمویان کرد. والتزم بتطبيق التشريعات بأمان. بەشێک لە پەرلەمانتارانی دەرەوەی کوتلە سیاسیەکانی هاوپەیمانێتی بەڕێوەبردننی دەوڵەت نیگەرانن. دەڵێن دەبوو زەیدی ئەجێندای سەردانەکەی بهێنایە نێو پەرلەمان، لەوێ تاوتێ بکرایە، نەک لەگەڵ بەرپرسانی باڵای حیزبە سیاسیەکان. طلبنا من السيد رئيس الوزراء. داوامان لە سەرۆکوەزیران کرد کە کارنامەی سەردانەکەی بۆ ئەنجومەنی نوێنەران و ڕای گشتی ڕوون بکاتەوە. شێوازی سوپڕایزمان نابێت سەرۆکوەزیران بچێ بۆ ئەمریکا و ڕێکەوتن واژۆ بکە، عێراق پێوە پابند بێت، دواتر بێتە پەرلەمان. ئێمە دەمانویست پێشتر وردەکارەکەی بزانین. نطلع على التفاصيل. گرنگترین ئەو مەلەفانەی کە گفتوگۆیان لەسەر دەکرێت بریتیە لە چەکدانانی گروپە هاوپەیمانەکانی ئێران، پرسی ئابووری و درێژەدان بە چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لەگەڵ ئامادەکاری بۆ کۆتایی هاتنی ئەرکی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش لە عێراق. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، بەغداد.